هەندێک کەسایەتی هەن مێژوو ناگۆڕن، بەڵکو مێژوو لە دەوری ئەواندا دەخولێتەوە. لە ئاڵلقەی ڕابردوودا بینیمان چۆن خالیدی کوڕی وەلید وەک تونترین دوژمنی مەدینە دەرکەوت. بەڵام ئایا بیرت لەوە کردووەتەوە چی دەبێت ئەگەر ئەو شمشێرەی دژی ڕاستی دەوەشایەوە ببێت تا پارێزەری ڕاستی؟ ئەمڕۆ باز لە ساتێ دەکەین کە تێدا عەقڵ و شمشێرێکیان گرت. باز لە ساتی لەدایکبوونی شمشێری خودا دەکەین. بەخێربێن بۆ ئەڵقەی دووەمی مێژووی ژیانی خالیدی کوڕی وەلید. چیرۆکی ئەمڕۆمان لێرەوە دەست پێ ناکات کە خالید لە مەیدانی جەنگدایە، بەڵکو لەوێەوە دەست پێ دەکات کە خالید لەگەڵ خۆیدا لە جەنگێکی قوڵدایە. مەکە بۆ ئەو وەک جاران نەماوە. ئەو هەستی دەکرد ئەو بتانەی ساڵانە کە دەیان پەرستن هیچ چامپێن نییە لە بەرامبەر ئەو ڕووناکیی لە مەدینە دەدرەوشێتەوە. خالید خۆی دەفەرمێت کاتێک خودای گەورەویستی چاکەی پێم هەبوو، خۆشەویستی ئیسلامی خستە دڵمەوە. لەو کاتەدا نامەیەکی لە براکەیەوە پێگەیشت، نامەیە کە هەموو دیوارەکانی دوودڵی ڕووخاند. براکەی بۆی نووسیبوو پێغەمبەر درودی خودای لەسەر بێ پرسیاری تۆی کردووە و فەرمیەتی سەیرە کەسێکی وەک خالید، کەسێکی خاوەن عەقڵ و ژیری تا ئێستا بە ئیسلام ئاشنا نەبووە. ئەم پەیامە وەک بانگەوازێکی ئاسمانی بوو. خالید خەونێکی بینی کە تێیدا لە بیابانێکی وشک و زەنگەوە بەرەو باخێکی فراوان و سەوز دەچوو. بڕیاریدا چیتر مەکە جێگەی ئەو نییە. لەگەڵ عوسمانی کوڕی تەڵحە و عەمری کوڕی عاس ڕویان کردە مەدینە. کاتێک گەیشتن پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بەڕوویەکی گەش و پڕ لە میهرەبانیەوە پێی فەرموو دڵنیابووم ئەوە قڵەی تۆ هەتا 2000 دەتگەێنێتە ڕێگەی ڕاست. بەڵام تاقیکردنەوەی ڕاستەقینە لە ساڵی 8ەمی کۆچی دەستی پێکرد. لە دەشتی موەتە 3000 موسڵمان بەرامبەر 200,000 ڕۆم. کاتێ سێ سەرکردەی پێغەمبەر یەک لە دوای یەک شەهید بوون، ئاڵاکە کەوتە دەستی خالید. لەو ڕۆژەدا خالید جەنگێکی وای کرد کە مێژوو هاوشێوەی نەبینی بوو. 9 شمشێر لە دەستی داشکا. بەڵێ 9 شمشێر لەبەر توندی لێدانەکانی پارچە پارچە بوون تا تەنها شمشێرێکی یەمانی لە دەستیدا مایەوە. پێش ئەوەی بەردەوامین لە گێڕانەوەی ئەو تاکتیکە سێرەی کە خالید لەم جەنگەدا بەکاری هێنا، تکایە لایک و سەبسکرایبی کەناڵەکە بکەن بۆ ئەوەی بەیەکەوە ئەم مێژوە پڕ لە شکۆیە زیندوو بکەینەوە. خالید تەنها بەهێز نەجەنگا، بەڵکو بە عەقڵ سوپاکەی ڕزگار کرد. ریزەکانی سوپای گۆڕی و وەوای لە ڕۆمەکان کرد وا بزانن سوپایەکی نوێ گەیشتووە. ئەو توانی لە ناو جەرگەی مەترسیدا سوپاکی بە سەلامەتی بگەڕێنێتەوە مەدینە. کاتێک مەککە ئازاد کرا، خالید لە ڕیزی پێشەوە بوو، بەڵام وەک پارێزەرێک. ئەو پیاوەی جاران دژی ئیسلام دەجەنگا ئێستا ببوو بەو شمشێرەی کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ ناوینا شمشێرێک لە شمشێرەکانی خودا. لە دوای فەتحی مەککە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ خالیدی نار بۆ لای هۆزی بەنی جەزدیمە لە خوارووی تەهامە. ئەرکەکە تەنها بانگەواز بوو بۆ ئیسلام. عەباسی کوڕی مەرداس لە شارێکدا وەسفی ئەم ناردنەی خالید دەکات و دەڵێت ئەگەر تۆ خالید بکەیتە فەرماندا، ئەو سوپایە دەبێتە سەربازگەلێک کە خودا ڕێنمانی کردوون و لەو ڕێگایەدا هەرچی سەمکار هەبێت دەیشکێنن. کاتێک خالید گەیشت بەنی جەزیمە چەکیان هەڵگرت. خالید فەرمانی پێکردن چەک دابنن، چونکە خەڵک هەمووی بە موسڵمان. ئەوان چەکەکانیان دانا، بەڵام لێرەدا هەڵەتێکێشتنێکی مێژووی ڕوویدا. ئەوان لەبری ئەوەی بڵێن موسڵمان بووین وتیان سەبەئنا سەبەئنا، واتە ئێمە ئاینمان گۆڕی. خالید وا تێگەیشت کە ئەوان هێشتا لەسەر بێبڕوایی ماون و دەیانەوێت فێڵ بکەن، بۆیە فەرمانیدا دەستیان ببەسرێت و هەندێکیانی کوشت. کاتێک پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هەواڵەکەی بیست، زۆر دڵتەنگ بوو. دەستەکانی بەرەو ئاسمان بەرز کردەوە و فەرمووی خودایە من بێبەریم لەوەی خالدی کوڕی وەلید ئەنجامیدا. دواتر عەلی کوڕی ئەبوتاڵب هێنار بۆ لایەن تا خوێندبایی هەموو زانەکان بداتەوە. زانایان دەڵێن خالید لێرەدا مەبەستی تۆڵەی کۆن نەبووە، بەڵکو تەنها بە هەڵە لە وشەکانی ئەوان تێگەشتووە. تەنانەت عەبدوڵڵای کوڕی عومەر و هاوڵانی تر کە لەوێ بوون کاتێ بینیە خالید ئیجتیهادێکی هەڵە دەکات، ئامادە نەبوون
لە هەڵلقەی داهاتوودا دەبینین چۆن خالید بەو شمشێرە هەموو نیشانەکانی سەردەمی تاریکی ڕادەماڵێت و بە پەیکەری عوزراتێک دەشکێنێت. پاشان بەرەو گەورەترین ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئیمپراتۆرێتی ڕۆم لە جەنگی تەبوک هەنگاو دەنێت. لاپەڕەکان هێشتا هەڵەدراونەتەوە. ئامادە بن بۆ بەشی سێیەم چونکە مێژوە ڕاستەقینەکە لێرەوە دەست پێ دەکات.